پێشەشی باسی ئەو سنوورەی ئەو مەنتیقەتان لێ بکەم ئەوڕۆکە برێن عەلاتەز ئەو شۆکە عەجدی شعبی و جێشی عێراقی ئەوانە بێن هجوم بکەن لە بۆ مەنتیقەی ئەوانە ئێستا کە ئەو هێزانەی لە سنوورەکەی نەبرێت لە تەل الوەردە مەلا عەبدوڵڵایە نەهرەوانە لای بەشیر و ئەوانەیە لە لای تەل الوەردەوە برێن خارە کاکەمەند و شێرزاد لەوێ و ئەمە لیوە ئەمە تەپەدەیی لەوێن دەرێ ئەوانە گوتێن ئەمە چۆن شتی وا دەکەین مەسەلەن خەڵک باسی کشانەوە دەگوتێن ئەگەر ئەمە چۆن خوێنی شەید شێرکۆ و شەید حوسێن مەنسوور و ئەو شەهیدانە لەبیر دەکەینەوەوانە ئیلاگە بێن بەسەر لە شەماندا بڕۆن ئەگەرنە مستەعیلە بێرین دەبابەکانی حکوومەتی عێراق و پێپەتیەکانی عەجدی شعبی بێن کەرکووک داگیر بکەنیان بەلای مەدا بێنەوە شتی وا لە ئەسڵەن لە گۆڕێن نییە مەسەلەن هەموو خۆی حازر و ئامادەیە ئەمەش هێزێکی زۆرمان ناردێت لۆ هەشر ئەم شوێن بە شانی خاڵە کاکەمەد و کاک شێرزاد و کاک ئەمە تەپەدی و لە لای تازەش بە هەمان شێوە هێزەشی باشمان ناردێ و لێرانە 4,500 پێشمەرگەوە لە ئامادە باشیدایەوە بە خۆتان دەیبینی لە ناو مەتار و ناو کەرکووک و ئەوانش شتەکە زۆر احتیاجیە هیچ لە گۆڕێنی ئێستا منەمێ باس لەو بکەم ئەی خەڵکێکی زۆر چاوەڕێی هەندێکی چاوەڕێی کاژێر 12 هەندێکی چاوەڕێی کاژێر 2 مۆڵەتەکە تەواو بوو حەش دوات دێتە ژوور ئەم هەواڵانە تا چەندی ڕاستە زانیاریەکانی لا ئێوە چی دەرەخا حەشت بەنیازە ئەم شەو هێرش بکە ئەو زانیاریان چێکە دەتانە بیخەنە ڕوو علاساس هجوم بکەن حەشت بەس هەموو ڕۆژێوان دەرێن هجوم دەکە بەس هیچ نییە یعنی ئەو نیە عەجت پیاو لێ بترسێەوە ئەوانە با سبەینێ بێن ئێستا دێن کەینێ دەبابێن هەموو چاوەڕێ دەکەم بابێن زانۆکویان ڕاودەنێن هەتا لە کۆشی ئاغاکانیان دەنێنەوە. زۆر باشە ئێستا ئێوە بزانم نایی لە هەندێک سەنگەرە ڕەنگە کەمی پێشمەرگە هەبێ کێشی پێشمەرگەتان هەیە هیچ بیر لەوە ئەکرێتەوە هێزێک لە سەنگەرێکا بەنیاز بێ بکشێتەوە یاخود شوێنێک چۆڵ بکە ئەمە لە پرۆگرامی پێشمەرگەیە هەیە ئەسڵەن ئەوە لە پەیڕۆ و پرۆگرامی پێشمەرگادانیا ئەو سەنگەرەکەی چۆڵکە یان بکشێتەوە پاش ئەوان ئەدی چ بە شەهیدەکانی خۆیان دەرێن بە شەی شێرکۆ دەرێن بە شەهید حوسێن مەنسووری دەرێن کۆمپلیتی باقی شەهیدەکان چ بە شەهید نەریمانی دەرێن مەسەلەن یعنی ئەوە نییە سەنگەر چۆرکەیان جێشی عێراق بێ برێ سەلام عەلەیک شتی وا لەنی ئەسڵەن یعنی لەو خەڵکی کەرکووک و کوردستان تاکید دەکەینەوە ئەگەر بەسەر لە شەماندا تێپەڕن ئەگەر لێ ناگەڕن دەبابەکان کاگەی ئەمێ بزانم ڕێنمایەکانی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان کە هاوکات جێگری گشتی فەرماندەیە چەکدارەکانی هەرێمی کوردستانە بۆ ئێوە چییە بە وردی ئاگاداری دۆخی کەرکووکە ئەو ڕۆژەی ئێستا لە کەرکووکە هەیە جەنابیان لێ ئاگادارن بەرێ بەخۆشی چاک ئاگادار ئەوانەوە ئێستا ژوا لە ڕێگایە لەوانە ئێستا گەشت بیتە مەکتەب سیاسی و ئەوانە دێتن گوتی بە هەموو شێوەک شەڕ دەکەن لێ ناگەڕێن یەک بەست جەماعەت بێنە پێش ئەوانە ئەمە شێزەکانی خۆمان تەوزیع کردیەوە و بەرگری فریا کەوتنە پێشمەرگەی هەموو وا لە سەنگەرەکان ساز و ئامادەنە نەک ئێستا بەیانی بێن دوو بەیانی بێ مانگەشی دی بێ ئەگەر بە ئیتیفاقی سیاسی نەبی مستەعیلە بێن بێنە ئەو بەرەی زۆر باشە ئێستا منەمێ پرسیاری ئەوە لێ بکەم ینی ئەو هێزانی کە سەنگەریان لە چەکدارانی حەشدی شعبی گرتووە لە باشووری کەرکووکا وەکو باس کرد لە حاڵەتی ئامادە باشیدان بەشێکیش لەوانە هێزی پشتیوانیان پێگەیشتووە ڕۆڵی هێزەکانی پشتیوانی یەک و پشتیوانی دوو لە پژگیریکردنی ئەو پێشمەرگانە چۆن هێزی پشتیوانی یەک و دوو هەر دەرەجەیەکە هەر زۆر زۆر باشە هەردەم هێزی پشتیوانی یەک و دوو دەوری زۆر زۆر کاریگەریان هەبووە لەگە پێشمەرگەی هەنی زۆر زۆر باشن زۆر باشە وەکو فەرماندەیەکی پێشمەرگە وەکو هێزێکی دیاری نێو کەرکووکاکە هێزەکانی کاکۆسە ئێستا زیاتر لە سێ لیوای لە باشووری کەرکووک و لیوای لە نێو فڕۆکخانەیە پەیامتان بۆ خەڵکی کەرکووک چیە بەتایبەتی ئەمشەو کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دەنگۆی زۆر بڵاوکراوەتەوە لەسەر حەشدی شعبی و بەترسەکانی حەشدی شعبی وەڵی ناو کەرکووک و ئەوان هیچ دەگۆڕن ئێستا کە مەحافیزتان نەدیت بە تاقی تەنێ لە خۆی ناو بازاری دەسوڕەوە ئەگە ترسەکە بە کابرا نەداتە ناو بازاری مقابلێ بکەوانە خەرجی کەرکووک احتیاجی وا لە جادەی دەگەڕێ و دەسوڕێ پیاسەی دەکاوە چی بێژان ئەی ترس نییە برێن وەڵ ئارێکاکە هات وتی هەیە عەجدی شعبی دەرێدەین ئەگەر پێیان بکرێ ئێستا دێن پێیان بکرا بە دوو نێو پێرێ دەهاتن ڕۆژی ڕێفراندۆم دەهاتن لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا لە هەندێک دەنگۆ بڵاو بۆتەوە گوایە سوپای عێراقی و حەشدی شعبی داوایان لە هێزەکانی پێشمەرگە کردووە سەنگەرەکانیان بەجێ بێڵن سەنگەرەکانیان شۆڕ بکەن ئەمە تا چەند ڕاستە لە ئەگەری ڕاستبوونی و هەواڵەدا وەڵامیەوە چیە ئەوە عەکسی کەیەوە ڕاستە لەبەرەوەی ئەوان دێندرێکا کەمە ئیلاقەمان ئیلاقەتان لەسەرمە نەبدەیشی عێراقان ئامر فەوجەکان ئامر لیوایەکان هەموو دێندرن کاکە ئەمە ئیلاقەمانی هاتنی ئێران گوتستان هیچ بەسەر سەر و بەسەرسا بەس لێمان مەدەن ئەوان دێن دەپاڕێنەوە لە ئەویان ئەربێ سەنگەرمان لۆ چۆرکەنەوەوان وریان نەمایە ئەوان شەڕی کوردیان پێ ناکرێت جارەشیدی تەواو
هەڵوێستی ئەمریکیەکانەوەی کە ئێوە لێی نزیکن ئەوەی کەوا ئێوە کۆبنەوە لەگەڵیان قسەکەن ڕۆڵیان چییە تا ئێستا فڕۆکەیان بە ئاسمانی کەرکوبدا بە ئاسمانی سنگەرەکانی پێشمەرگەدا سوراوەتەوە والله ڕووری ئەمریکیەکان و هاوپەیمانان حەج زۆر باشە دەرەجەیە کە بەس ئەوان یەک ڕزیانەیە دەرێن کاکە ئەنگۆ دەست پێش خەرمە بن لە شەڕەکەی ئەمەش بڕیارماندا بە هیچ شێوە دەست پێش خەر نابین بەس ئەگەر لێشاندانەوە مەزبورین جوابیان بدەینەوە تا پێمان بکرێت شەڕ ناکەن کورد عەزی لە شەڕ نیە ئێستا ئەمە دەمانێت شتەکە بە سلمی چارەسەر بکرێ و ئەوانە زۆر باش پەیامەتان بە سوپای عراقی بە حەشد تۆکەیان بەنیازی شەڕنین چاوەڕێی شەڕیش ناکەین دەمانێت بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێن ئەوە مەجای دەدانێت پێمان گوتینە بار هەمان ئەوانیش چاک دەزانن و ئەوان ئەمە نیازی شەڕمان نییە ئەگەر ئەوانش بێن دەرکەمانێ بگرن مەسبورین ئەو کاتە لیان بدەین هەرم هێزەی ئێوەی چەک بوو لەو هێزانەی کە بەشیری کۆنتترۆل کردەوە هاوکاری چەکدارانی حەجی شعبی بە تایبەتی و دوولیوایی کە لە تازە دروستکرا بوو هاوکارێکی زۆری ئێوەی پێگەیشت بوو دەکرێت بزانم ڕۆڵی ئەوان لە نێو ئەو ململانەیەدا چییە ئەوانیش وەکو حەشت وەکو ئەو هێزی لە بەغداوە هاتوون لە حەویجە هاتون مامەڵاکەن یاخودەوان بە شێوەیەکی دیکە قسەتان لەگەڵ وڵی بە قسەی خۆیان لەسەرەوە دەرێن ئەمە عیلاقەمانێت تەدەخل هیچ شتێک ناکەین حەشدی ئەولاش بێ ئەمە تەدەخل ناکەین ئەوجا نازانم ینی پیا و چ برێتن وانە بەس ئەوەی وانە دەرێن ئەمە تەدەخل ناکەین ئەگەر ئەوانی شاتن ئەمە عیلاقەمانێ مەسەرەن کە ئەو عەشدانەی لەولا لابەلا هاتینە تەلەفۆن دەکەن دەرێنێکا کە ئەوە دێن ئەو هجوم دەکەن ئەو بە فرانکە زەیدادێ هەموو تەختیتەکەمان پێ دەرێن ئەوانی جێشی عێراقیە ئی حەشدی شعبیانی ئەو پیاوەتیان هەیە لەگەرمان خەرچی بەشیر و مثلا ئی تازە ئەوانی حەشدەکە بەگەریان کاتین ئێستا خەڵکەشی زۆریان دەناسین کە حرەکە دەکەن دەرێن ئەرێکا کە ئەوە هاتین بە فرانکە زەیدادێن ینی ئەوش معلوماتەشی زۆر مهمە کە دەیدێن ئەمە لەسەرکردێک هێزە شیعەکان بۆ نمونە هادی عامری یاخود خەزعەلی لایەن هەر لایەنێکی دیکەوە هیچ پەیامێکتان پێگەیشتووە هیچ کەسێک هەبوو بڵێ هێزی من بەشدار نیان هێزمە کشێنمەوە بۆ نمونە ئەمڕۆ هادی عامری وتی باڵی سەربازی ڕێکخراوی بەدر ئەکشێنمەوە لە بەشیر و بەشداری لە ئۆپراسیۆن ناکەن هیچ کۆنتاکێک کراوە قسە کراوە لەو بارەوە والله ئەویان ئەمر بزەبەت لەوەی ئاگام لێنی ئەوانەگەر کراش بی لەسەرەوە جوگە ئەوڕۆکەمە هەر لە جەبەکان سوورانە و سەرمان لە جەمەعەتدایە و سەنگەرەکانمان بەسەر کردیتەوە ئەوانە لەبەر ئەوەی ئەو معلوماتەم نییە بەس لەگەرن هەمیان لەگەرن ئەگەر لەگەریش نەبن ئەو باشتری بەستە سەور ناکەم لەگەرن بە خۆیان دەرەوەتەوە لە ڕەشادا هادی عامری ئەگەر لە پیاوی چاکە دەبابی گوت بە یاڵە کاکە سافی ڕێژی لێدا باوڕ یاڵە عەشدی شعبی وەرن سەعب بکەنەوە وەرنە ڕەشات وانە یعنی چی هەر بە دەبابە و بە هەمەر و ئەوانە لە دەوروبەری مەدەخولێنەوە بەس لێگەڕی بابێن هەمەری باشمانە بزانین ئەوزارە لیان ناسین پێشمەرگەم خۆی لەوەی حازر کردی بێ بە پێخواسی بیان نێرینەوە زۆر سپاس باشەوەیکی ڕاستەخۆ لە فڕۆکخانەی کەرکۆ لەگەڵ ما بووی بەڵێ کە جۆ لێبوو قسەی فەرماندەکانی پێش